إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا من يهده الله فهو المهتد ومن يضلل فلا هادي له أشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له وأشهد أن محمدًا عبده ورسوله يا أيها الناس اتقوا ربكم الذي خلقكم من نفس واحدة وخلق منها زوجها وبث منهما رجالا كثيرا ونساء واتقوا الله الذي تساءلون به والأرحام إن الله كان عليكم رقيبا. لپاش سپاس و ستایشێکی بێهامتا بۆ کردگاری مەزن و داواکردنی درود و ڕەحمەت بۆ سەر گیانی پاکی پێشەوای مرۆڤایەتی محەممەد صلی الله تعالی عليه وسلم. خۆشەویستانم، ئینسانی موسڵمان کە چاو ئەکاتەوە بەتایبەت لە زەمەنی فیتەنە کۆمەڵێ دوژمن بە دەوری خۆی ئەبینێ کە دەوری گیراوە. نفسی ئەمارە بیسوئی خۆی هاواری گوناهەکە. شەیطان بەردەوام بە فریویە ئەدا وەسوەسەی بۆ دروستەکە. گوناهەکان لە پێشچاوی شیرین و جوانەکە. شەیاطینی ئینس، کەفەڕەی ئینس، ئەهلی بێدینی هەموو کاتەکانی خۆیان سەرفەکەن بۆ لە خشتەدانی خەڵکی موسڵمان. کەسی موسڵمان لەناو ئەم هەموو ئاگرا چۆن ڕزگاری ئەبێ؟ چ پەیوەندیە بە ڕەب العالەمینەوە ئەکات و چۆن نەجاتی ئەبێ؟ گەورەترین و سەرسەختترین دوژمنی ئێمە بریتە لە شەیطان. خوا جەل جەلالوه لە قورئانە فەرموویەتی ئین الشەیطان لەکم عەدوو فاتەخیذوه عەدووە. شەیطان دوژمنی ئێوەیە ئەی بەنی ئادەم، ئێوەش بە دوژمن سەیریکەن، نەکەن بە دۆست سەیریکەن. بە فەوتانتانە نەبە، نەتان خەڵەتێنێ. ئەمڕۆ کە ئەولیاکانی شەیطان لەگەڵ شەیطان هەموو دەستیان خستۆتە دەستی یەک و پەلاماری ماڵی موسڵمان ئەدەن، پەلاماری خەڵکی موسڵمان ئەدەن، موسڵمان ئەبێت چۆن خۆی بپارێزێت لە شەیطان. ڕێگاکان چین کەوا ئەکەن وقایەیەکی زۆر گەورە بۆ تۆ هەبێ لە بەرامبەر شەیطان و ئەعوانی شەیطانە. دیارە شەیطان وەکو لە فەرمایشتە سەحیحەکانە هاتووە کۆمەڵێ ئەجنەی جنۆکەی شڕیر لە بەردەستیایەتی هەوڵی تێکدانی ماڵی موسڵمان و هەوڵی تێکدانی زەوقی کەسی موسڵمان و سەلیقەی کەسی موسڵمان ئەدا. هەوڵ ئەدا شەیطان وەکو ئیبن القەیم ئەفەرمێ هەوڵ ئەدا شەریک بۆ خوا قەرار بدەی. پێی نەکرا هەوڵ ئەدا بتخاتەنەوە بیدعەتەوە. پێی نەکرا لەناو گوناهی کەبیرەیە ئەو گەوزێنێ. پێی نەکرا مەشغوڵت ئەکا بە گوناهی سەغیرەوە. ئەمانەی هیچ شتێ پێ نەکرا ئەهەم و مهمە لە تێکەیە لە ژیانە. لەبری ئەوەی ئەو شتانەی زۆر گەورەن بۆ ژیانی تۆ جێبەجێکەی، شتانی وردەڵە و بچووک جێبەجێک. بۆیە ئێمە ئەمڕۆ زۆر پێویستمان بەوەیە کە لە ڕێگاکانی شەیطان خۆمان پەنا بدەین و خۆمان بپارێزین و کۆمەڵێ قەڵغانی زۆر گەورە گەورە بە دەوری خۆمانە دروستکەین هەتاوەکو لە شەیاطین پارێزراوە بین. یەکەم شت بۆ تۆی موسڵمان ماڵەکەت مەکەرە ماڵی مردووان. هەر ماڵە قورئانی تیا بخوێنرێ، قورئانی تیا بوترێتەوە، قورئانی تیا لێ بدرێ، ئەو ماڵە ماڵی زیندوانە. ئەگەر نا ماڵەکەت ئەگەر قورئانی تیا لێ نەدرا، گوێ لە قورئان نەگیرە، قورئانی تیا نەخوێنرا، ئەو ماڵی مردوانە، وەکو گۆڕستان وهایە. خۆشەویستمان صلی الله عليه وسلم ئەفەرمێ لا تجعلوا بيوتكم مقابر. ماڵەکانی خۆتان مەکەنە گۆڕستان. إن الشيطان ينفر من البيت الذي
تقرأ فيه سورة البقرة شيطان رأك لو ما عليك وسورة بقريت يا أخوان سورة بقرة بركتي قوري مالكانا خۆشەویستمان ئێرشادی کردوین چۆن پەروەردەی مناڵت ئەکەی لە سەرجێیکردنەوە ئێرشادت ئەکات تا دواتر چۆن لە شەیطان ئەیپارێزی مناڵەکەت باوک ئەرکی زۆر گەورەیە ئەفەرمێ هەر پیاوێک چووە لای خێزان و هاوسەری خۆی وتی اللهم جنبني الشيطان خويا پنام بدەی لە شەیطان وجنب الشيطان مما رزقتنا خويا ئەم ڕزقەی کە ئەیکەیتە ڕزقی ئێمە ئەم وەلەدەی کە ئەبێت خويا لە شەیطان بیپارێزە خۆشەویستمان ئەفەرمێ هەر کەسێک ئەم دوعای خوێن بێ لە کاتی سەرجەیە فإن كان بينهما ولد لم يضره الشيطان ولم يسلط عليه ئەگەر هاتو خوای گەورە ئەولادێکی پێ عەتا کرد شەیطان زەرەری لێ نادا و شەیطان زاڵ نابێ بەسەریان خۆشەویستمان صلی الله عليه وسلم حەسەن و حوسەین هەموو جارێ دوعای بۆ ئەکردن ڕوقی بۆ ئەکردن أي فرمو أعيذكما بكلمات الله التامة من كل شيطان وهامة ومن كل عين لامة هردوكتان پنا أقرم بخوا لهرشي بكلمات طوابي خوا لهرشي شيطان وهرشي هوامك بسر زويا أروى هرشي شتيكي زرمت كبسر زويا أروى ولهمو تشاوكي بيسكا تشاوتان لبدا تشاوكي لو مكراو كزررتان لبدا خۆشەویستمان صلی الله عليه وسلم مناڵە بچووکەکان تعویذیان ئەکا ئەیان پارێزێ بەخوا جەل جەلالوه لە شەیاطین بۆیە ئێمە موسڵمان ئەبێ ئەمانە فەرامۆژ نەکەین بە تایبەتی باوک لە ماڵەوە ئەبێ زۆر هوشیار بێ مناڵەکانت وەچەی مناڵەکانت هەمیشە پەنایان بگرە بیان دەرەدەستی خوا جەل جەلالوه بۆ ئەوەی لە شەڕی شەیطان پارێزراو بن ئەفەرمێ ئەگەر کەسێک ئێوارەی بەسەرا هات با مناڵەکانی خۆی ڕاگرێ بەرە ئێوارە دەنگە دەنگ نەکەن و قیڕەقیر زۆر نەکەن ئەفەرمێ چوە شەیاطین لەسەر زەویە بڵاوە بنەوە ئێوارە مناڵەکەت فێر کە بێدەنگ بێ هێمن بێ ئەمە سنەتی ڕەسوڵ اللهە صلی الله عليه وسلم ئێواران مناڵەکان هادئکەنەوە هێمنکەنەوە مەیەڵن بجوڵێن حەرەکاتیان زۆر بێ لە هیچ کاتێکان نییە مناڵەکەت ڕەهایە چۆن ئەکا چۆن ئەجوڵێت چی ئەکا ڕێگەی ئەدەی تەنها ئێواران نەبێت کە خۆشەویستمان ئەمری پێکردو ئەبێ ڕایگری مناڵک ئەبێ فێریکەی ئادابی ئێوار ئەمە ئادابێکی ئیسلامی گەورەیە ئێوارانی خەڵکی موسڵمان زۆر هادیئە زۆر هێمنە ئێمە ئەمەمان فەرامۆش کردووە ئێواران مەشغوڵی نازانین خەریکی چین ئێوارانمان نەبێ زۆر لەسەر خۆی کاتی ذیکرە کاتی ئەورادە ئەفەرمێ شەیاطین بڵاو ئەبنەوە مناڵەکان ڕاگرن هەتاوەکو سەعاتێک لە شەو ئەڕوا ئەو کاتە دەرگاکانیان بۆ بکەنەوە ڕێیان بدەن با بجوڵێن و حەرەکە بکەن ئەفەرمێ دەرگاکانتان داخن ناوی خوای لەسەر بێنن چونکە شەیاطین بە هیچ شێوازێ دەرگایەکی داخراویان پێ ناکرێتەوە فإن الشيطان لا يفتح بابا مغلقا دەرگاکەت داخە و بسم الله کە بێخەم بە کە شەیاطین نایەتە ماڵەکەیت ئەمە ئادابە فێری ئەبی کە چوویتە ماڵەوە یەکەمین هەنگاو کە ئێنەیتە ناو ماڵەوە بسم الله کە ناوی خوا بێنە بە ناوی خوا بچۆرە ژوورەوە کە بە ناوی خواوە دەرگات کردەوە چوویتە ژوورەوە ئەو ماڵە شەیاطین ئەبەد نە شەیاطین و جنۆکەی شڕیری تیان نابێ ئەبەد ئەوەی تیان نابێ بۆیە کەسی موسڵمان ئەبێ ئەم فەرمایشتانە زۆر جوان جێبەجێکە خۆشەویستمان صلی الله عليه وآله وسلم فيرمان أكا أفرمي إذا دخل الرجل بيته فذكر الله عند دخوله وعند طعامه فإن الشيطان لا يبيت لكم يقول لا مبيت لكم ولا عشاء أفرمي أجر كسي مسلمان شو ماله بسم الله يكرد شو جوره ولا سر سفرشي دانش ولا سر خواني خوي بسم الله يكرد سروكي مال زور قرنجك بسم الله بكا همويان فيركا بير خاتوا لسر سفر دانشتي بلامر مدى ما يلا كس بيشتو دس بيبكا أما آدابه أبي جوري مال يكم جار دس بيبكا بناوي خوا دس بيبكا كدست بيكرت شيطان بأتباع كاني الله نشويني ما نوتان هي لا مبيت لكم ليرا ناتوانا بمن نوا ولا عشاء ناشتوان نانخون لما لبرون ندر ودور كونوا أو مال السلامة أبي أو مال بارزراو أبي إما إيمان دار أهل الذكرين علماء فرمونا بيع الدار واشتري الأذكار برم مالكات بفروشة بس كتابك أذكار إمام النووي بكر ويهمو جوركاني ذكر لما مالكات أبكي
ماڵی بێذیکر نەبوونی باشترە، بیفرۆشی باشترە، پڕە لە شەیاطین و جنۆکە. بۆیە ئینسانی ئیماندار ئەبەم ذیکرانە حسنێکی زۆر گەورە دروستەکە و ئەمە یەقینت هەبێ. ئەمە وتەی ڕەسوڵ الله صلی الله عليه وسلم. والله قاچی خستە ماڵەوە بسم الله کرد، یەک جنۆکە شڕی لەو ماڵی تۆیان نەماوە. والله لەسەر سفرە دانیشتی بسم الله کرد تەواو. لا عشاء لكم. ئەمە کەلیماتی خۆشەویستمانە صلی الله عليه وسلم. ئەفەرمێ زیادە ڕەوی مەکەن لە ماڵەکانتانە. هەموو زیادە ڕەویەک ئەبێتە جێگەی شەیاطین. ئەو ژوورانەی کە دروستی ئەەکەی بە ئەندازی حەجمی خۆت بێ، زیادەی مەکە. بڕواکەن هەندێک خەریتە هەیە لەم وڵاتەی ئەمە دروستە کرێ، نە ئیسلامیە، نە ئەلمانیە، نە ئەوروپیە، نە هیچ. تەسەور کە ماڵی میوانی وانمان هەیە ئەوەنە زەخمە تا مردن 4 میوانی تێ ناچێت. خۆ زەمەنی خۆشەویستی و مەحەبەتی جاران نەما 20 کەس لە ماڵەکە تا بمێنێتەوە. هۆڵی گەورە گەورە دروستێک کەسیشی تیان نیە. چۆ خۆشەویستمان ئەفەرمێ هەم لە فیراشی ماڵتە، کەلوپەلی ناو ماڵتە، هەم لە ژوورەکانی ناو ماڵتە ئاگات لێبێ فراش للرجل وفراش لامرأته وفراش والثالث للضيف والرابع للشيطان. ئەندازی قەدەری میوانەکانیشت بزان. فەرشی خۆت، ماڵ و مناڵت، ئەمانە هەمووی حازر کە. ژووری خۆت، ماڵ و مناڵت، بۆ میوانیشت حازر کە. بەڵام زیادت لەوە دروست کرد والرابع للشيطان. چوارەمینیان جێگەی شەیاطینە و کۆبوونەوەی شەیاطینەکانە. واتە هەموو ئیسرافێک لە ماڵەوە ئەبێتە مای زەرەر بۆ تۆ و مای کۆبوونەوەی شەیاطین لە تۆ. هەموو کەسێک کە لە ماڵەوە ئەچێتە دەرەوە بەیانیان ئەبێ نیەتمان هەبێ، نیەت بەتایبەتی پیاوان کە زۆرتر ئەچنە دەرەوە. ئەوەی کە تۆ بۆی ئەچیتە دەرەوە ئەگەر لە حەڵاڵ و موباحا بێ، ئەگەر لە خواناسی و دینداری بێت تۆ لە خەیرایی، والله لە حەڵاڵا نەبێ و لە حەراما بێ، یانە لە گوناه و تاوان و عسیانە بێ، بۆ کاسبێکی حەرام بڕۆی بۆ شتێک. ئەم فەرمایشتە شمولت دەکە. ئەفەرمێ هەر کەس لە ماڵەوە ئەچێتە دەرەوە مەلائیکەیەک لەگەڵ شەیطانێکە شوێنی ئەکەون، یەکی ئاڵایەکیان بەدەستەوە. کەمێک لە ماڵەکە دوورەکەونەوە تا کابرا بزانین بڕیاری کوێ ئەدا، بۆ کوێ ئەڕوا. ئەگەر نیەتی خەیری هێنابوو مەلائیکەیەک بە ئاڵایەکەوە لە شوێنیەتی حتاوەکو ئەگەڕێتەوە ناو ماڵەکەی پارێزراو ئەبێ. یەک کۆمەڵ مەلائیکە هەن لەسەر زەویە له معقبات من بين يديه ومن خلفه يحفظونه من أمر الله. لبردم ولا بشتوا بردوام أتبارزن لخرابكاري أتبارزن. بوي أفرمي ملائكة كالله خوي هلكا ما دام بو خير شو تدرو. بيش أوي هنجاو بني تدرو بزانو بو كوي أروي لخوتو سرقردان ما تورا درو. شاوت كروا نيت بين أخويا أشم بني فلان نخوش أشم سرداني خزم أكم صلي رحم جبجي أكم كاسبي حلال بمالو منالم أكم. ئەمان هەمووی ئەجرە سەفەری خەیرەکەم. بە گوناه کە چوویتە دەرەوە، بە عسیان چوویتە دەرەوە، شەیطان ئاڵایەک لە پشتەوە هەڵەکە، یەکێک لە شەیاطین لە پشتەوە هەتا ئەگەڕێیتەوە. بۆیە تووشی ئەنواع مەشاکیل و مەسائب و ئەنواع باری دەرونی تێکچوون و ئەمانە ئەبیت. بزانە بە چ نیەتێکەوە لە ماڵەکەت ئەچیتە دەرەوە. شەیطان گەورە مەکە بچووکی کەرەوە. خۆشەویستمان صلی الله عليه وسلم کەسێک لە خزمەتیا بوو، وڵاغەکەی قاچی هەڵکەوت و کەوت. وتی تعیس الشەیطان، گوێنێکیا بە شەیطان. خۆمان هەندێک جار ئەڵێن ئەی شەیطان بەلعنەت بیان شتێک لەم کەلیماتانە بەکارهێنێ. خۆشەویستمان صلی الله عليه وسلم فەرمووی ئەبوایە ئەم کەلیمەیەت نەوتایە بدوتایە بسم الله ناوی خوا. فەرمووی کە شەیطان ئەگەر بە گەورەی بزانی هەموو شتێ بخەیتەوە پەنای ئەو، شەیطان گەورە ئەبێ پێی. تعاظم حتى يكون كالبيت، ئەوەندە گەورە ئەبێ کاتێک کە ناوی ئەهێنی وەکو ماڵێکی گەورەی لێ. بەڵام ئەگەر وتێ بسم الله ئەوەندە بچووک ئەبێتەوە حتى يكون كالذباب، وەکو مێشێکی لێ ئەوەندە بچووک ئەبێتەوە توانە و دەسەڵاتی نامێنە بەسەرتە. بۆیە لە کاتی تووڕەبوونتە لە هەموو بسم الله ناوی خوا. هەموو ژیانی ئینسانی موسڵمان بە ناوی خوا دەست پێ ئەکە. مامۆستا سەعیدی نورسی قسەیەکی زۆر جوانی هەیە، ئەفەرمێ ئەم سەرزەویە کە تۆ ئەیبینی، ئەم هەموو جوانیە کە تۆ ئەیبینی، ئەم هەموو حەڵاڵەی خوا کە لەسەر زەویە ئەبینی، هەمووی بۆ تۆ دروست کراوە ئەی عەبد. بەڵام پێویستە بە یەک پرس هەیە، یەک پرس. چۆن کەسێک پاشایە خسپێتە ناو خەزێنەی خۆیەوە پێی بڵێ چی ئەکەی بیکە، بەڵام تەنها هەموو جارێک کە دەستە بەر بۆ شتێ ناوی من بێن.
بەس ئەمەندە ئەفەرمێ کلیلی سەر زەوی هەموو حەڵاڵەکان بریتە لە بسم الله بۆ هەموو کارێکت بسم الله ئەزانی لە دینە ئەو هەموو لایەنە گەورە قاچ ئەخەیتە ناو مزگەوتەوە مزگەوت پیرۆستنی شوێن بە ناوی خوا ئەڵێ بسم الله ئەی بۆ شوێنی تر چۆن بسم الله ناکەی چۆن دوورەبی لە خوا جەل جەلاله چۆن زمان لەسەر وشەی بسم الله ڕاناهێنی بۆیە ئەفەرمێ کە وتێ بسم الله بچووک ئەبێتەوە تاوای لێیە بەقەدەر مێشێکی لێ خۆشەویستانم ئەمڕۆ ئێمە لەناو ئەم جەنگە گەورەیە کە ژیان ئەبەینە سەر لە ڕووی مادی و معنەویەوە پێویستمان بەم حسنانە هەیە بۆی پارێزراو بین لە شەڕی شەیاطین لە فتنەی شەیاطین ئەوە شەیاطینی ئینس دیارە بە کەناڵی ئیعلام و بە ئەنتەرنێت بە دار و بەردیان خەریکن شەیاطینی جنیش وا مەزانن کەمتر لەوانەکەن وەڵاهی چۆن ئەنتەرنێتەکەت خۆی ئەکا بە ماڵە بەبێ پرسی تۆ ئەگەر ئەنتەرنێتت داگیرسان دەبێ ماڵەکەشێ بە هەمان شێواز ئەگەر حسن نەکرد بە بسم الله و لێ نەکرد بە شەیاطین ئەوە خۆی ئەکا بە ماڵەکەت بۆیە عەزیزم بەتایبەتی ئەوانەمان کە ئەچینە دەرەوە زۆرینە چینی پیا و کە ئەچینە دەرەوە زۆرتر زۆر زەڕورین بەوەی کە هەمیشە ناوی خوا لەسەر زمانمان بێ ذیکری خوا لە ناو دڵ و لەسەر زمانمان بێ ئێمەی موسڵمان جوانیەکانی دنیامان چین مروارەکانی سەرزەوی کامانن تۆ کۆیەکەیتەوە والله لە ڕۆژی قیامەتە جاری وای یەک بسم الله فریاتەکەی ئەفەرمێ لە ڕۆژی قیامەتە کەسێک ئەهێنن وردە تەرازوەکانی طبعا تەرازوی قیامەت عکسی تەرازوی دنیایە چاکە و تێکرد بەرزە بێتەوە خراپەشە تێکرد زۆرتر بوو بەرزە بێتەوە وانییە کە قورس بێ بدا لە عەرز بەعکسەوە سەرەکەوێ ئەفەرمێ کەسێک یەت حساب و کتابی لەگەڵا ئەکەن ترازوەکانی ڕێک ئەوەستن ئەڵێ زۆر ئەترسێ لەوەی کە ترازوەکان وەستاوە ئیتر خەسارەتمەند بێ ئەڵێ کەسێکی زۆر قەڵەوی گەورە ڕائەکە خۆی ئەدا بەسەر چاکەکانیە ئەڵێ بەشکم تۆزێ باڵانسی بەرز بێتەوە تۆزێ سەرکەوێ ئەڵێ هیچ جوڵەیەک ناکە هیچ حرەکەیەک ناکە طبعا لەم فەرمایشتا کە فەرمە کەسێکی زۆر قەڵەوی گەورە سەیری خۆمان مەکەن سەیری ئومەتانی پێشترکەن 30 مەتر باڵایان بووە ئەبێ کەسێکی قەڵەویان چەند گەورە بێ خۆی بدا بەسەر ئەم تەرازوی ڕەب العالەمینە جوڵە و حرەکەیەک ناکە بينما بطاقيك بتشوكي لا إله إلا الله خوشويسمان أفرمي أم كلمات وتبي بطاقيك بتشوكي أنا لك أبراز زنوخ يا الله كره من أوها متشاكية أم توزت شي ليبكم أو أن قرص لا إخوة ترازوكاني أفريني برزي أكاتو نجاتي أبي ناوي خوايك رزقارت أكا أعوذ بالله رزقارت أكا پناگرتن بخوايك رزقارت أكا إما لأمر يا لهمو كات زياتر في اسمان بويا هەمیشە یادی خوا لەسەر زمانمان بێ دڵمان خەریکی فکری ئەو بێ ئەزانم بۆ ئەم هەموو حاڵەتە دەرونیە ناڕەحەتە دروسە بێ هەموو وڵاتێک کە ذیکری خوای تیا کەم بووە ئەنواع جۆری نەخۆشی ڕووی تێەکە نەخۆشی مادی و معنەوی هەمووی بێزار بێتاقەت هۆکارەکەی ئەوەیە دوورین لە ڕەحمی خوا کۆتا قسم لە خزمەتانە ئەلا بذیکر الله تطمئن القلوب بەخوا بە ذیکری خوا نەبێ ئەو دڵۆ ئاوادان نابێتەوە ئارام نابێتەوە هێمن نابێتەوە ده پەیوەندی کە لەگەڵ خوایە لە هەموو ئەو شتە معنەویانەی کە مایی ترسن لە هەمویان پارێزراو بە پەیوەندی کە بە ڕەب العالەمینەوە ناوی ئەو بێنە و لەگەڵ ئەوە بە ماڵت حاڵت مناڵت وەچەت هەمووی پارێزراو کە لە شەڕی شەیاطینی ئینس و جن خوای گیان داوات لێ ئەکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمەت ئەم کەلیماتانەمان لێ قبوڵ کە یا ڕەب العالەمین خوای داوات لێ ئەکەین لەم ئەیامە مبارەکە لەسەر جەم گوناهەکانمان ببورە خوای لێت ئەپاڕێنەوە لێت ئەلاڵێنەوە عەفومان کە خوای بەزەیی خۆت بەسەرمانە ببارێنە لێ خۆشبوونی خۆت بەسەرمانە ببارێنە ئیلاهی ئێمە لە ڕۆژانێکی زۆر پاک و بێگەردە ئەژین یا ئیلاهی پاک و بێگەردەمان کە لە بەردەم خۆتە یا ڕەب العالەمین خوای لە گوناهی دایک و باوکمان ببورە لە گوناهی خزم و کەس و کارمان ببورە لە گوناهی خۆشەویستانمان ببورە لە گوناهی خێزان و مناڵ و هاوسەرمان ببورە يا إلهي لجناه مردو كان من ببورة خواه لجناه أمتي في غمري خواه صلى الله عليه وآله وسلم ببورة مسلمان خواه هرهم الريان كلوتا مالكيتو يا إلهي بخوا ناتوان أمانة دزبرس كان وبو هيج كسك تنهاب وتون به ركوع نابا تنهاب وتون به سجد نابا يا إلهي تنهاب وتون به للرجاني كزور خير وبركتها يا إلهي ضليان دعاءك ولايتو هميان حاجان هي بيوسيان هي
ديا إلهي دعاك ننجرابك ادعوا الله وأنتم موقنون بالإجابة. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله صلى الله تعالى عليه وسلم. أوصيكم عباد الله ونفسي قبلكم بتقوى الله وكثرة مخافته، فإن التقوى شعار المؤمنين ودثار المتقين ووصية الله تبارك وتعالى في وفيكم وفي الخلق أجمعين. وشويسكام إنام النومين حاجيان رد والشمي كرو عرفي رو عرفي ينجر وفر مباركة سر زبين إي نورو قردش مباركة بلام رو عرفي فرتاي بد منديشان. وشويسما صلى الله عليه وسلم فرماو خير الدعاء دعاء يوم عرفة، خاسترين دعاء وكتو كريش ولا خوايا وجيرابو دعاء رو عرفين. رو عرفي فرفر قورن إنساني مسلمان تاو جوان ترين عبداياتي شنا برس كرو وردم رب العالمين ويش مانو هيج كاتينيا سرو زمين بيسر رو عرفي تاوي تنج روشي بي حاجة كما إن حاجة نو تمرواني كرا كشو عرفاتي رب العالمين هيج كاتيونيا أنه رو عرفي سرو الزمين ينزيق بو. وشو اسمه فرماو رب العالمين سرو كشو عرفي وتمام نزيق بو تماشو عبدك كرو يباهي بهم أملاكه. بملائكة فرماو تماشا كردي إيه عبدي ما قرد آميني ورو خاطرو من هرچی واچا موشا پنا گیرا هرچی پنا شامو خاسرين كاتكاي ماشم بفرستي قلمي دعاكي ما جيريبا بعض كاتي فرتايبتي هنا دعاء شاسنا جيرا ويوشا كاتا رو عرفين أشم بدل بروح رو عرفي رو هرمانانية يعني فرو والله وشي سكا رو عرفين قردو هرمانكا شوزاء كات والتر هرمانكا ركي وزا رو عرفين رو دعاينا رو ذكرنا رو عبداتينا أنواع جور جا عبادتك جب جكره نوش يلبي سرج دوانا بير بي سرج دوانا رو عرفه فرق ورن قرآن وانا ذكر وانا دلي مزجينا اعتكاف كره مزيرة خاسترين كاتكي بي عبداتي رو عرفين روتي رو عرفه فرق ورن بيغمر خوي صلى الله عليه وسلم فرماو صيام يوم عرفة أحتسب على الله أن يكفر السنة التي قبله والسنة التي بعده. فرماو روسي رو عرفي حساب كرو لا أخوايو باسه تماشا كرو لا أخوايو جل جلاله ك يكسال شاول ترخواجة قناحكا وجبو صالة شاد مايتر تصور كره صالة شيد مايتر أجر تو مردي فريو تو بينك وتبز رو عرفي الرسول جرتيبو رب العالمين عفو كرو. بعض عبداياتي هن فرق ورين حاطبي كري أبي بلتعا غلط فرق ورشكل سر بيغمر خوي صلى الله عليه وسلم كشف كر كاتو فتح مكينة نامش كاسبي كافرة كبيغمر خوي صلى الله عليه وسلم هجوم كرو سرتا كجيريا إمام عمر فرماه بعد وسروا إيه منافقية بيغمر خوي صلى الله عليه وسلم فرماه إن ينجى أصحاب بدري خواجة جناحه شي ولو شيد ما جوج بين ورو أنا إنسان كرو عرفين الروسي جيرو يكسل دماء أنا أزلات وقاش خليسكيا وأجناها ما وردمش رب العالمين جا قردي شاوجبو فضيلتها كسيف فرقورو حتى بعض زانا فرماو ابن تيمية رحمة الله عليه فرماو إنه حاطبي كري أبي بلتعي كذ عمل كفري بي عمل كفري شو كان سر بيغمر خوي صلى الله عليه وسلم كشف كريدش بدج منكاش فرختره عمل كفري فرقورن شني أنا بيغمر خوي صلى الله عليه وسلم فرماوج ما دام جاء أهل بدر خوا جل جلاله تنج وجبه ده والله أهل عرفي شني أهل بدر قد عمري شان هرقنا هشاكد رب العالمين تنشا وجبه والله أهل عرفي هرقنا هكرا صالي عندنا رب العالمين تنشا وجبه رحمه خوي فرقورن بتابتي عرفاك وتنرد وشميو روشا بيغمر خوي صلى الله عليه وسلم صحيح بخارينا أمان روشيبه واشا أي وشويس شي روشيني دو شمبه فرماواج ذاك يوم ولدت فيه إي دو شم روان كمن تنجا بينا يعني خصوصيته الرو دو شمي جاء بي بيغمر خوي صلى الله عليه وسلم زائدا عرفت شني كوبو زائدا برزبي أعمالك إنساني في أسماني ورو أني إيرو عرفه جورترين كاتكينك إنسان
تاو عبداتي شنكرو الله أكبر فركرو لا إله إلا الله وحده لا شريك له فركرو إن جر سنة واردين دعاء فركرة تنجروشيبا لعل رب العالمين بركة خيري قرد أشي كاتنا وأشي ساتنا وأشي رو مباركنا كرو عرفين وأنا ما كرو ورده تاومه شي مينتو جيانو نارحتي إيجايا رزقار ما بو وتشو دنياج نارحتي ومينتي آخرته ورده مخاي ومحاسبين رزقار ما بو خايان دعوانا كرم إي كلمات ما شنا قبولي كرا بزي والمجملة من المارو عفو ما كرا. وأوصيكم أيضا بالصلاة والسلام على رسول الله حيث أمرنا الله تبارك وتعالى في محكم تنزيله قائلا إن الله وملائكته يصلون على النبي يا أيها الذين آمنوا صلوا عليه وسلموا تسليما اللهم صل على سيدنا محمد وعلى آل سيدنا محمد وبارك على سيدنا محمد وعلى آل سيدنا محمد كما صليت وباركت على إبراهيم وعلى آل إبراهيم إنك حميد مجيد. اللهم اغفر للمؤمنين والمؤمنات وللمسلمين والمسلمات ولمن أنشأ هذا المكان. اللهم أعز الإسلام والمسلمين وأهلك الكفرة والملحدين. اللهم انصر من نصر الدين واخذل يا رب من خذل الإسلام والمسلمين. اللهم آت نفوسنا تقواها فزكها أنت خير من زكاها أنت وليها ومولاها. اللهم لا تدع لنا في مقامنا هذا ذنبا إلا غفرته ولا عيبا إلا سترته ولا حاجة من حوائج الدنيا إلا قضيتها ولا مريضا إلا شفيته ولا عاصيا إلا هديته ولا شابا إلا أصلحته ولا أسيرا إلا فرجته ولا مجاهدا في سبيلك إلا نصرته. آمين آمين والحمد لله رب العالمين. أقم الصلاة يرحمك الله.